ئاڵۆزەکانی دۆخی سیاسی و حکومداری عراق لە نێوان بەرداشتی وڵاتانی زلهێز چاوەڕوانی ئایندەیەکی باشی لێ ناکرێت. کورد لە نێوان مەترسیەکان و ڕووداوە گەرمەکانی داهاتوو بە بڕوای چاودێران هەڵبژاردننی بەرەی بێلایانی بە باشترین بژاردە بۆ دادەنرێت تا لە پریشکی ئاگری هەر ئەگەرێکی نەخوازرا و بە دوور بێت. خەڵکی کوردستان کورد و ڕێکخرا و لایەنە سیاسیەکان پێویستە زۆر بە وریایی و ئەوەی ئەڵێ بە حەکیمانە هەڵسوکەت لەگەڵ ئەم ڕووداوانەی دوایە بکەین و وا بکەین کە بتوانین لەم قۆلاغە سەختەی کە ناوچەکە پیا تێپەڕە بێ و ڕەنگە بە ئاوس بێ بە هەنێ ڕووداوی بەڕاستی سەخت و هەنێک گژژیەکان بەرە و ئاسێکی سەختتر و باڵاتر بە ئێمە ئەوەی کە پێویستمانە بێگومان لەم ڕۆژگارە و لەم سەردەمە و لەم ڕۆژانەیە ئەوەیە کە هێزە کوردیەکان بتوانین باشتر و هەست بە سەختی هەلومەرجەکە بکەین. ململانێ و دەستە و تایەفە و مەسەبگەرایی ڕۆچۆتە هەناوی بەڕێوەبردنی دەوڵەتی عراق و پاشکەوتەکانی گرژەکان بە دیدگای شیکەرەوەکانی سیاسی وریایی و بڕیاری خێرای سەرکردایەتی سیاسی کوردی دەوێت تا لێکەوتەی خراپ لە باشووری کوردستان ڕەنگ نەداتەوە. من پێم وایە چەندێک ئەگەرەکان بەڕووی کرانەوە و بەڕووی داهاتوویەکی گەشت بۆ هەرێمی کوردستان هەیە و ئەیبینین بە ئەندازەی ئەوەش کێشە و گرفت و ئاسنگ لە بەردەم چارەنووسی نەتەوەکەمانە هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین لەگەڵ هاوکێشە و ئاڵ و گۆڕە ناوچەیەکەیە خۆمان بگونجێنین پێشوەخت پێویستە خاوەنی یەخی تابوو یەک گوتار بین و یەکگرتووی خاک و خەڵکی کوردستان بپارێزین. لەم چوارچێوەیەوە ئەتوانین هەر بڕیارێکماندا بڕیارێکی تەندروست بێت و بڕیارێک بێت لە ئاست گەورەی گۆڕانکاریەکان و لە ئاست خێرایی گۆڕانکاریەکانەوە بێت. دەوڵەتی عراق لە مێژووی خۆیدا لە ڕووی نێودەوڵەتی و ناوچەی و ناوخۆییەوە زۆر کات ڕوبەڕووی چێشمە جیاواز کراوەتەوە، بەڵام بارودۆخی تازە سەرهەڵدراوی ئەم قۆناغە خودی عراقی بارگاوی کردو بە چەندی ناکۆچی کە چارەنووس بەرەو هەنگاوێکی باش خوێندنەوەی بۆ ناکرێت. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.